لە هەولێری خۆشەویستەوە جوانترین سڵاوتان لێبێت کاتێک کە دوو گەنجمان ئەیانەوێت پرۆسەی هاوسەرگیری پێک بهێنن لە سەرەتادا بە کۆمەڵێک خۆون و خەیاڵی جوانەوە ئەیانەوێت لەژێر یەک تەقپا ژیانێکی ئاسوودە بەڕێک بکەن، بەڵام کاتێک کە ئەچن نێو پرۆسەکەەوە لەوانەیە ڕووبەڕووی چەندین کێشەی خێزانی ببنەوە کە لەوانەیە هەندێک لەو کێشانە هاوسەران زۆر هۆشیارتر بن بیانەوێت بە شێوەیەکی زۆر باشتر کێشەکانیان چارەسەر بکەن، بەڵام بەداخەوە هەندێک لە هاوسەرانمان ئەگاتە ئەوەی لەوەی کە ئەم کێزانە شکست بهێنێت و ببێتە هۆکاری جیابوونەوە، بەڵام تا چەند گرنگە لە پێش ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری ئەو هۆشداریە هەبێت کۆمەڵێک ڕاوێژکار هەبێت لەوەی کە بتوانن ڕاوێژی یاساییان پێ بکەن و ڕاوێژی خێزانیان لەگەڵا ئەنجامدەن بۆی کە بتوانن کۆمەڵێک زانیاریان هەبێت. من ئەمڕۆ ئەمەوێت باس لە کێشە خێزانیەکان بکەم زانم زیاتر ئەو هۆکار و گرفتانە چونکە لە سەردەمی ئەمڕۆدا بوونەتەوە هۆکارێکی سەرەکی بۆ کێشە خێزانەکان با میوانداری زۆر بەڕست مامۆستا ئیسماعیل سەید ئەمین وەکو ڕاوێژکاری خێزانی با خۆشحاڵی ئەمڕۆ لەگەڵمانە ئەبێت. سڵاو لێبێ مامۆستا. ئەم کاتتان باش، سڵاو ڕێبێ و بە خێراتم دەکەین بۆ شاری هەولێر، زۆر سپاس بۆ ئەم میوانداریە. مامۆستا وەکو ڕاوێژکارێکی خێزانی ڕۆژانە لەوانەیە چەندین خێزان بێن بۆ لای ئێوە لەوەی کە کێشە و گرفتێکیان هەیە لە نێو خێزانەکەی خۆیانە، زیاتر لەم سەردەمەی ئەمڕۆدا ئەو کێشە و گرفتانە چین کە ڕوبەڕووی خێزانەکانە و ئەبێتە هۆکاری کێشە لە خێزانەکاندا. سەبارەت بە پرسیارەکەت، هەموو ساڵ دادگای باری کەسی کە تایبەتمەندە بە کێشە خێزانیەکان ڕیزبەندیەکی هەیە بۆ دیاریکردنی زۆرترین کێشەکان بە پێی ئەو کەیسانی کە دێتە ناو دادگاکانەوە. ساڵانە ئەوەی کە پلەی یەکەم دەگرێت ڕیزبەندی یەکەم دەگرێت بۆ هۆکاری جیابوونەوە یان دوورکوون کێشە لە نێوان هاوسەراندا ئەو کاری لێکتێنەگەیشتنی هاوسەرانە لە یەکتری. مەبەست چییە لە یەکتر ناگە؟ خۆ ئەم دوو مرۆڤن دوو بوونەوەرن بە یەک زمان قسە دەکەن کەچی بۆ لێک تێناگەن، ئەمە هۆکارەکەی ئەوەیە دوو کەس ژنێک و پیاوێک لە دوو بیئەیەکی جیاواز لە دوو ژینگەی جیاوازەوە هاتوونە، لە دوو پەروەردەی جیاوازەوە هاتوونە، لە دوو بیرکردنەوەی جیاوازەوە هاتوونە. بۆیە ئەم کاتێک ئەم دوو بیرکردنەوە دێت لە ناو سەقفێکی خێزانی کۆ دەبێتەوە، پێویستی بەوەی هەیە کە لێکتێگەیشتنێکی ورد هەبێ لەوەی کە ئافرەت چی پێویستە و پیاویش چی پێویستە و چۆن بتوانن خاڵی هاوبەش بدۆستنەوە و هەروەها بسەرەتای هەڵبژاردنەکەی ئەو کەسە هاوکوفیەکی و نزیکێکی لە جەنا لە کەسەکە هەیە بۆی کە بۆ من دەگونجێ یاخود نابەوەی ئەم بابەتە ئەم لێکتێنەگەیشتنە دروست نەبێ و سەرنجام سەر نەکێشێ بۆ لێک زیابوونەوە و بۆ توندوتیژی و ئەو بابەتانە. ئەمە خاڵی یەکەم هۆکاری لێکتێنەگەیشتنی هاوسەرانە. خاڵی دووەم بەداخەوە ئەوڕۆ سوشال میدیا یەکێکە لەوانەی کە هۆکارێکی سەرەکیە ڕزبندێکی باشی هەیە کە لەکانی پێشەوەیە کە بەداخەوە هاوسەران زۆرینەی کاتەکانیان لەسەر سوشال میدیا و لە ئامریکانی پەیوەندی بەکاردێنرێت کە خۆشبەختانە هەرچەندە یاساکشمان هەیە یاسای خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندی کردرە، بەڵام ئەم بابەتە بۆتە هۆی ئەوەی کە هاوسەران زیاد لە حەدی خۆی و زیاد لە کاتی خۆی بۆ بەکاردنێ کە ئەمەش سەرنجام دەمەقاڵێ و ناخۆشی لە نێوان هاوسەران دروستە بێت کە زۆرترین کاتەکانیان بۆ دیاری دەکەن ئاگیان لە خێزان و هەست و شعوری کەسەکانی بەرامبەریان نەماوە کە ئەمەش سەرنجام ناکۆکی و ناخۆشی لە دروستە بێت. هۆکاری سێم هۆکاری ئابووریە. بەداخەوە ئەم چەند ساڵانەی ڕابردوو کە لە هەرێمی کوردستان هاوڵاتیان و فەرمانبەران بکە بە زۆرینەنە تووشی قەیرانێکی دارایی زۆر بوونە کە ئەمەش سەرنجام ئەو کەسانی کە ئیمکانەتە مادەکان و داراییەکان لاوازە و پێویستیاتی ژیان بۆتە هۆی ئەوەی کە دارایی ناتوانێت بتوانێت ژیانێکی هاوسەنگ دروست بکات، سەرنجام دەبێتە ناخۆشی و دەبێتە هۆی ئەوەی کە چشکان لە یەکتر جیاببوونەوە. مامۆستا هەندێک جار هۆکارێک نابێت بۆی کە کێشە و گرفتەکانەوە دەست پێ بکات لە پێش پرۆسەی هاوسەرگیریەوە گەنجەکانمان بەڵێنی زۆر بە یەکتری ئەدەنەوەی کە ژیانێکی زۆر شاهانەیە ئەژینەوەی ئەو خۆنانەی کە هەیەە بەیەکەوە ئەیان نەدی، بەڵام کاتێک کە ئەژدە ناو ژیانە ڕاستێکەوە ئەبینین بەڕازی ژیانە ڕاستەکەی زۆر قورسرە پڕە لەبەر پرسیارەتی ئەمانە هۆکارێک بێت کە وردە وردەهانێکیان لێ تێنەگەشتن ڕوو ئەدات و ئەبێتە هۆکاری کێشە و گرفتەکان. هەرێکێک لە ئێمە ئەگەر پێویستی بە دروستکردنی خانوویەک بێ چی دەکات؟ دەچێت یەکەم جار دەچێتە لای مهندسێک و ئەندازیارێک بۆی خشتە و ئەندازێ و یا مەسەن بەرنامەیەک خەریتەیەک دابنێ بۆەوەی خانووەکەی لەسەری دروست بکە. کاتێک کە هەرێکێک لە هاوسەرانیان کوڕ و گەنج کە ئافرەت دەیانەوێت زەواج بکات پێویستە لەسەریان نەخشەیەک بەرنامەیەک دابنن بۆ زەواجکردنی خۆیان. چێ دەبێت بە هاوسەری من، چێ دەبێت بە خێزانی من، چێ دەبێت بە پیاوی من. ئەم پرسیارە کۆمەڵێک پرسیاری تر بە خۆی دادێنێ. ئەو کات
لە بەشن و باڵای دەڵێ لە کەساتی دەڵێ لە بیرکردنەوەکان دەڵێ حتا لە بواری بڕوانەوە و شەهادە دەڵێ مثلەن لە بواری شوێنی جوگرافی دەڵێ ئەوانە هەمووی هۆکار دەبن بۆی ئەو کەسێک هەڵ اختیار بکە هەڵ بژێرێ بەوەی کە نزیکترین بێ کەس بۆیە کاتێکە بەم پرۆسەیە ڕۆشتی بەڵێ باشترین کەس هەڵدەبژێری باشترین حاڵەت هەڵدەبژێرین و زۆرترین واقعیانە دەچێناو بابەتەکانەوە بەڵام کاتێک کە گەنجەکانمان بەداخەوە کاتێک کە بەبێ بەرنامە دەسنەوە پرۆسەی هاوسەرگیریەوە بەبێ ئەوەی بەرنامە ڕێژێک بکەن بۆ بابەتەکانەوە زیاتر لێگنەزی بوونەوەی دوو جەستیان مەبەستە لەوەی کە پێکهێنانی خێزانێک بێ و 2000 بەرسیاتی هەڵبگرێ و 2000 ببن بە دایک و باوکو و 2000 ببن بەوەی کە کۆمەلگا نەوەیەک بخەنەوە و سوودمەند بن بۆ کۆمەلگا کە ئەم بم پرۆسەیەدا نەڕۆی بەدڵنیاییەوە تووشی گرفت دەبن تووشی کێشە دەبن چونکە زەواج و هاوسەرگیری بۆ مەدەل حیاتە بڕیارە ئێمە گرێبەستێک هاوسەرگی دەکەین کە بەوەی هەتا دەمرین بەیەکەوەبی بۆیە کەسێک نەسەدانەوەتی ژیانتی لەگەڵ بێ پێویست دەکات لەگەڵەوەی کە تۆ وردەکارەکانی لەسەر بزانی خۆشیت دێتە پێش نەخۆشیت بێش هەبوونی دێتە پێش لابوونی دێتە پێش ینی کێشە دێتە پێش بە چۆن دەتوانی چارەسەریکەی ئەمانە ئەگەر پێشتر خۆت بۆ حازر نەکرد بێ بەدڵنیایە تووشی کێشە دەبن و سەرنجام لێک جیاببوونەوەی نێوە هاوسەران دروستە بێت جەمال مصابات لە تەکنۆلۆژیا ئاکرێ هەمیشە هەرچەند تەکنۆلۆژیا ئێستا سوودی زۆر هەیە ماگەر بتوانین بەلایەنە ئەرێنیەکەیەوە بەکاری بهێنین بەڵام لایەن ئەرێنیەکەشی زۆرە زۆر خێزانمانێ ئێستا ئەتوانم بڵێم وای لێ هاتووە ژیانیان تەنانەت نمایشەکە بۆ سۆشیال میدیا هەرچێکەکەن لە ژیانی خۆیانە بۆ شۆکەی تۆی بینە سۆشیال میدیایە هەندێک کەسمانەیە زۆر تێگەشتووە گوێ بە ژیانی کەسانی دیکە نایەت بەڵام بە پێچوانەی ئەو کۆمەڵە کەسێکمان هەیە ئەجێ پشاری کەسانی دیکەیە ئەڵێ بۆچی هاوڕەکەم ئەوەی بۆ کرا بۆچی خوشکەکەم ڕۆژ بۆ سەفەر بۆچی من پورزاکانم هەموو مانگێک هاوسەرەکان ئەوەیان بۆ ئەکات دیاریان بۆ ئەهێنێت ئەی تۆ بۆچی ئەو بۆ من ناکەی ئەبینی ئەمە زۆر جاوای لێ هاتووە کە لێک جیابوونەوە ڕێیاوە ئەڵێ لەبرێ من هاوسەرەکەم هەمیشە چاوی لە کەسانی دیکەیە بەڵای سەردەمە بەڕاستی مۆبایل و سۆشیال میدیا لەبەرچی چونکە ئەگەر چی جزئێکی دیاری کراو لە ناو مۆبایل بۆ پەیوەندیکردن و بۆ هەواڵپرسین و بەسەرن بۆ بە دوایگەڕان بە زانستەکاندا بێ بەڵام مرۆڤ سیفەتی چاولێکەری هەیە هەموو تاکەکانی مرۆڤ سیوەتی چاولێکەکە کە چاولێکەری هەیە کاتێک کە لە سۆشیال میدیا لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنانەوە ئەم بەرنامانە دەبینێ هاوڕێکەی خسمەکانی کەسوکارەکەی هەموو ڕۆژ لە سەفەرە حتمی ئەویش داوا لە پیاوی دەکات لە هاوسەری دەکات ئێمە بۆ سەفەر ناکەین خواردنی خۆش هەمان شتە مەسەلەن گۆڕینی ستایلی ناوماڵ هەمان شتە ئەیدەی لەوانەیە خێزانێک کۆمەڵێک هاوسەر ئیمکانەتی مادی و توانای داراییان باش بێ بەڵام شەرتین بۆ من بگونچێ ئەو بابەتە دەبێتە هۆی ئەوەی کە لە نێوان هاوسەرەکان جۆرێک لە حەسوودی و ڕقوقینە دروستە لەبەرەوە جۆرێک لە گفتوگویەکی ناڕێک دروست دەبێت کە داوا دەکا منیش هاوشەوەی ئەو پیاوەش ناتوانێت بیکە و زۆر جاریش گرفتەکە بەوەی چارەسەر دەبێت کە تۆ خۆ لەوانەیە بتوانی بە ئاسانی لەجاتەوەی سەفەرێکی تورکیا پێ بکەی لەوانەیە بتوانی سەفەرێکی تری پێ بکەیت بەڵام کاتێک کە پیاوەکان بم بابەتە بە توندوتیژیەوە مامەڵە لەگەڵ بابەتەکەی دەکەن ئەم هۆکارە دەبێت کە سۆشیال میدیا و ئامێرەکانی پەیوەندیکردن هۆکار دەبن بەوەی کە توندوتیژەکان و کێشەکانی نێوان هاوسەران قوڵ دەکەنەوە چارەسەری ناکەن بۆیە بەڕاستی دەبێت بە زۆر بەوریاییەوە کات بۆ تەکفان بکرێ و کەسەکان خۆیان وا پەروەردە و وا ڕۆشن بیرکەن بەوەی کە ئێمە هەرێکێک لە هاوسەر ژیانێکی تایبەتی بە خۆمان هەیە پێویستی ناکەین بە ژیانی تایبەتی هیچ کەسێکی تر بۆیە ئێمە بۆ خۆمان دەژین بۆ خەڵکی تر ناژین ئەگەر ئەو تێگەیشتنە دروست بوو لە نێوان ئەو دوو هاوسەرە بەدڵنیاییەوە هەرچێک لە چواردەوری ئەم خێزانە دروست بێ ئەوە کاریگەری لەسەر ئەوان نابێت بەڵام کاتێک کە چاولێکەرەکەت کرد بەدڵنیایەوە هەموو جلوبەرگی کەسێک بۆ من ناگونجێ کە بۆش من نەگونجا سەرنجام ناکۆکی دروستە بێ و کێشە دروستە بێ لە کاتی ئەنجامدانی گرێبەستی هاوسەرگیری کۆمەڵ لە کڕەکارێ پێویستە جێبەجێ بکرێت هەندێک ڕێکارەکان تەندروستین هەندێکی شێکان تایبەتە بە ڕاوێژکارێکی خێزانی ئەبزانام کاتەکەشی زۆر کەمەلەوەی چەند کاتژمێرێکی بۆ دانراوە بەڵام لێرە و لەوێ ئەبینین هەندێک لە کەسانێکیانە پرۆسی هاوسەرگیری بکەن خۆیان لەم دوو کاتژمێریان لەم چەند کاتژمێرە ئەدزنەوە هەندێک جار واستە شەکەم بەزەوەی بەشدار نەبن لەو تۆزەی کە گوێ بگرن لە ڕاوێژکارێکی خێزانی بۆی ئەگەر کاتەکەشی زۆرکەم بێت کەمێک باسییان لە پرۆسی هاوسەرگیری بۆ بکات بۆچی ئەمە ئەبێت سەبارەت بە پرسیارەکەت من سەرەتا دەستخۆشم هەیە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە هەنگاوێکی ناوە بۆ ئەی بتوانێت شێک بکایان کارێک بکایان
خەمخۆرێکی هەبێ بۆەوەی کە پرۆسەی زەواج بە ڕێکپێکی بڕوا و هەروەها کەزانەکان کەم ببنەوە و هاوسەران شتێک زانیاریان هەبێ سەبارەت بەو پرۆسی کە دەسناوی بەڵام بۆ ئەو جوابەی جەنابەت و شارەکەتەوەی کە یەکەم هاوڵاتیەکان ئێستا تاوەکو ئێستا درکیان بە گرنگی بابەتەکە نەکردووە گرنگیان درکیان بە ضرورەتی بابەتەکە نەکردووە کە ئەو مامەستا بەڕێزانەی کە لە 3 سەعاتدا 3 بواری جیاواز کۆمەڵێک زانیاری کۆمەڵێک شت پێدەوترێت کە ئەمە سەرنجام لەوانەیە لە ڕۆژێک لە ڕۆژەکان سوودی برێ ببینی و لە ژاندا تەطبیقی بکەیت ئەمە خاڵی یەکەم کە ئەوە نازان خاڵی دووەم پێویستە یاساکە و ئەم بەرنامەیەوە ڕێک بخرێتەوە کە مودەکەی لە باتی 3 سەعات بێ بکرێت بەلانی کەم بە مانگێکەوە و شێوازی ڕاهێنان و تەدریباتی تێدا بەکاربهێنرێ و ئیجباری تێدا بکرێت کە هاوسەرەکان شێوازی ئیجباریە و زۆری دێ بچنە ناو بابەتەکەیەوە شەوق و زەوقێکی تێدا بەکاربهێنرێ و بتوانرێت کەسانی سپۆر و شارەزا لەم بوارەدا دەرس بڵێنەوە و ڕاهێنان بە هاوسەرەکان بکەن دوازار سەرنجام هاسانجێک و سوودێکی زۆری بۆ هاوسەران دەبێت بە ئەمەم کەم بە کۆتا پرسیارم هەرچەندە باسکردن لەسەر بابەتە خێزانیەکان چەندین پرۆگرامی زۆر هەڵەگرێت بووی کە بتوانین باسی لەسەر بکەین بەڵام ئەو کۆتا پرسیاری من تا چەند گرنگە لەوەی کاتێک کا خێزانەکانمان هیچ خێزانێک بەدور نییە لە کەش و گیرروگرفت ئێمە هەمیشاڵێن لەوەی کا باوە باپیرانمان کە ژیانێکی زۆر ئاسوودەتر لە ئێستا ژیاون بەڵام هەمیشە کەش و گیرروگرفت هەر هەبوو لەنێو خێزانەکاندا بەڵام تا چەند بتوانرێت خۆیان کێش و گیرروگرفتەکانی خۆیان چارەسەر بکەن هەندێک جا دوو لە چاوی مناڵەکانیشان ئەگەر مناڵ هەبوو لەنێو خێزانەکانە و هەروەها کەسی سێم نێتە ناو بابەتەکەەوە لەبەرەوەی هەمیشاوتێت ئەگەر کەسی سێم هاتە ناو بابەتەکەەوە جا ئەگەر کەسی سێم و چوارم بەوە زۆرتری شەبێت کەسی سێم بێت و زیاتر ئەبێتە هۆکاریەوەی لەوەی کات کێشەکان ئەگەر هەرچەند ئاسان بێت چارەسەرکردنی کەمێک قورستر ئەبێت خۆی لە بواری تەنمی بەشەری و گەشەپێدانی مرۆیی دەڵێ کێشە نییە بەڵکو هوەری چارەسەرکردنی کێشە گرینگە ئەگینا مرۆڤ هەتا دەژیە هەتا ئەوەندەی کە لە دنیادا هەیە ڕوبەڕووی کێشەکان دەبێتەوە بەڵام چۆن بتوانی هوەر و لێزانینی بەکاربێنی بۆی بتوانانی کێشەکان چارەسەر بکەیت هەر وەک جەنابتان فەرمووتان کاتێک کە ژن و مربەیەکەوە هاوسەرگیریەکان لە دوو ژینگەی جیاوازە هاتن کە دوو ژینگە جیاوازە دوو بیرکردنەوەی جیاوازە تەسادم و ڕوبەڕبوونەوەیەک دروست دەبێت لە هەندێک شتێک لە بابەت یارەکان مثلەن لە شیاندا پەیوەندی بەشیان هەیە کاتێک کە کێشە دروست دەبێت لە نێوان چێ دروست بووە لە نێوان دوو هاوسەر دروست بووە ژنێک و پیاوێک بووە کەواتە یەکەم کەس ئەوەی کە دەبێت ئەم چارەسەرە بکە کێیە هەر ئەم دوو کەسەیە بۆیە هەتاوەکو دەکرێت کێشەکان لە نێوان ئەو دوو کەسەدا زیاتر نەڕە بۆ سێم و بۆ چوارەم چونکە ئەوان زانیاریان لەسەر ورد و درشتی بابەتەکان هەیە ئەمە خاڵی دووەم کاتێک کە تۆ دێ ئەم کێشەیە دەبێت دەرەوەی خێزانتەوە کەواتە تۆ زانیاریەکان و نهێنیەکانی کەسایەتی نێوان ئەم دوو هاوسەرت دا بە خەڵکی تر کەواتە کاتێک کە نهێنی تۆ لە لای کەسێکی تر بوو دوجار ئەگەر ئەم کەسە کەسێکی باش نەبێت لە گەڕێزمدا لەوانەیە وەکو تیرێک بەکاربێنێتەوە بەرامبەرت بەکاربێنێتەوە ئازارت بدا ئەمە خاڵی دوو خاڵی سێ زۆربەی جار کاتێک کە ئەم کێشانە دەستنە لای دایک و باوکەکان دایک و باوکەکان لایەنگیری بۆ کوڕکسەکانی خۆیان دەکەن مەسەلەن ئەگەر کچەکە بچێتەوە بۆ لای دایک و باوکی بە دڵنیاییە کۆمەڵێک شت دەجێڕێتەوە کە پیاوەکە ئیتیهام دەکات لەو سەرنجام ڕقوقینەیەکی ماڵە کە سوکارەکەش زیاد دەکات بۆ پیاوەکە و ئەگەر پیاوەکە مەسەن باسی کێشەکانی خێزانەکەی بکە بە دڵنیاییە و ئەوانیش ڕقوقینەیەک و ناخۆشی و بابەتەکە زیاتر گەورە دەبێت سەرنجام کاتێک کە دایک و باوکەکان لە سەرەتای دروستبوونی کێشەکانەوە ئاگادار و زانیاریان لەسەر کێشەکە دەبێت بەداخەوە زۆر کەسایە بەشداریەکی خراپ و سلبی دەبێت لەناو کێشەکە تونتر و گەورەتر دەکات سەرنجام بە لێکزاربوونەوەی هاوسەرەکان کۆتاییان پێدەی ئێمە هیوادارین کە هەموو خێزانەکان خێزانێکی تەندروست بن و توانن ژیانێکی خۆش بەسەر بەرن بۆ بەڕێستت لەوەی کاکاتت بە ئێمە بەخشیت سوارێت کۆمەڵێک زانیاری بەخشی وادارین لەوەی کە خێزانەکان بتوانن سوودی لێوەربگرن باش و دووبارە بەخێر بن بە هەولێر لە کۆتاییە هیوادارم لەوەی کە خۆشەویستی لەنێو خێزانەکان بمێنێتەوە لەبەرەوەی خێزانەکان ئەبنە نمونەی مناڵەکان بۆی مناڵەکانمان بتوانن ببن بانەوەیەکی باشی داهاتوو لە کۆمەلگادا و
ئەوانش بتوانن خێزانێکی تەندروست پێک بهێنن. زۆر سپاس بۆ ئێوەش کە چاک و ئێستا بینەرمان بوون.